له الدنيا براس هاي يقرا الكورة
Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Goed daar! Volgende!
doe Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
站，放我站。
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Dugui! Hey! Toma! Hey! Come on! Good! Good try! Forward, Joe!
Hey! Sommer! Hey! Come on! Good! Good try! Forward, Joe! والله بالشرف يا ابو باسو والله قدام الشمس مكي يلا مستوى فيه سريع عافية
الطريق علي مدد علي مدد الطريق Sen de kıyısın artık. زادت خلي يجيني كايبر موزيك كده نقول عن كاويلة قولي ايش يعني هذا بني Ecco anche una di questa, ora chi viene? Hadi
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgen!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volger!
Hey, Goofy! Hey! Come on! Come on! Good! Good try! Forward, Joe!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Shoot! وانا قلت اعرف يوم
Hey! Kom op! Kom op! Goed! Goed daar! Volgende! Suriye'de admı.
dakika. Tek dakika. Son dakika. What? كان الرافور ده والله سمي تعال بيقول لك هي سينما
لا دبا دام شو سوري لا بفرق بەخێراتتان دەکەم الحەمدولله توانیمان سەرکەوتن بەدەست بینین یاریەکی قڕز بوو توانیمان سەرکەوتن لەسەر حدود بینین و الحەمدولله لە قۆناغێشت بەرەو پێشکوتەی قورستر دەبیت و باشتر خۆمان ئامادە دەکەین انشاءالله. وەلا ئاماژمان لە یەکەم یاری دەوریەوە ئاماژمانەوە بووی کاسەکەی ببین. الحەمدولله سەرەتا بەخێراتن کەناڵەکەتان دەکەم کە تاکە کەناڵە پشتگیری لاوان دەکات ئەوەش بۆمە یان جێگای دڵخۆشیە سەبارەت بە یاریەکە یارێکی قورس بوو الحەمدولله بە پشتیوانی ڕاهێنەر و جەماوەری خۆشەویست و یاریزانەکان توانیمان ئاسەش باش پێشکەش بکەین و لە قۆناغی پێشکۆتایی ئینشاءالله سەرکەوتومار دەکەین بەرەو نازناوەکە.